ئەمکانتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی داون هاوڵیان ئەگەر کێشەی دەنگ و شتیوان نەبێ وا دیارە لەلای من کێشێک نابینم وەکو دەنگ پێدەسێ دەنگم تەواو بێ وێنەش تەواو بێ باس لە جیهانی نوێ بەهاتنی دۆناڵد ترامپ دەکەین واتە باس لە کۆمەڵێک شتی نوێ دەکەین ئەویش جەنگی نێوان بۆرژوازی کلاسیک و واتە بۆرژوازی محافەزەکار و بۆرژوازی تەکنۆلۆژیای نوێ دەکەین هەر وەکو دەزانین ترامپ بە تەنیا خۆی نهاتۆتە سەردەسەڵات ترامپ لە ئەنجامی کۆالیسیۆنێک ڕێککەوتنێک لە نێوان نێوە کۆنسەرڤاتیڤەکان بۆرژوازی کلاسیک و بۆرژوازی نوێ یعنی ئێلۆن ماسکەکان هاتۆتە سەردەسەڵات ئەگەر وانە بواە ڕنگ بێت ترامپ نەیدەتوانی جاری دووەم بێتە سەردەسەڵات بە تەنیا ترامپ نییە بەڵکو لە هەموو جیهاندا لە دوای شکستی گوتاری چەپ و پێشکەوت و خوازەکان و بێچارەییان لە سیاسەتدا ڕاستڕاوەکان دێنە سەردەسەڵات یعنی لەناو ئەوانەدا وڵاتی سوسیال لەناو وڵاتی سوسیالیستی وەک چین و وەک رووسیاشدا ئەمە دەبینێ یعنی پوتین و شی جینپین بەدەرنین لەوە کە گروپێکی تەکنۆلۆژی دێتە سەر دەسەڵات و لە شوێنەکانی دیکەشدا ڕاستڕاوەکان بەگشتی دێنە سەردەسەڵات ئەوە لە ئەنجامی ئەوەیە کە زۆربەی زۆری گروپە چەپ و پێشکەوت و خواز و مۆدێرنەکان ئیتر بەرەو ڕاستڕەوی دەچن گوتارەکانیان لە گۆڕانکاریەکی بە پلەی 120 ئیتر بەرەو پێچەوانە دەچێت تەماشاکان ئەمە لە کوردستانیشدا هەیە ئەمە لە کوردستانیشدا تەماشا دەکەین گوتاری یەکێتی نیشتیمانی کوردستان کە حیزبێکی سۆسیال دیموکراتە گوتاری پارتی کرێکارانی کوردستان گوتاری حیزبەکانی کوردستانی ئێران گوتاری حتا گوتاری پێدە و هێزەکانی سوریای دیموکراتیک زۆر زار لەو گوتارەدا ئێمە دەبینین گوتاری پۆپیلیزمی ڕاستڕاو هەیە بەڵام ئایا لە هیچ شوێنێکدا ئێمە دەبینین پۆپیلیزمی ڕاستڕاو لە ناو گوتارەکەی خۆیدا جێگایەک بە گوتاری چەپ بدە نایت ئەمە بەسە لە بۆ ئەوەی بکەوینە ناو بابەتەکەدا بێگومان دوو بۆ چوون هەن یەکەمیان جیهان بەرەو کۆتایی دەچێت ئەوانێک ئەڵێن جیهان بەرەو کۆتایی دەچێت و لە هەمان کاتدا ئەڵتەرناتیڤێکیان هەیە ئەڵێن سەرچاوەکانی جیهان بەرەو کۆتایی دەچێت جیهان گەرم دەبێ و کارەساتە سروشتیەکان وەکو ئەوەی لە لۆس ئەنجلس دەیان بینین ویانیش پێشتر لە ڤالینسیای ئیسپانیادا بە مانگێک بینیمان ویانیش سوتاندنی دارستانەکان و لافا و بورکان و ئەم زۆرشتانە کە دەبینین ئەمانە هەمویان کارەساتێکن کە جیهان بەرەو کۆتایی دەبن لە هەمان کاتدا پیسبوونی ژینگە زۆربوونی دانیشتوان بە شێوەیەکی کۆنتڕۆڵ نەکراو جەنگەکان ئاوارەیی ئەمانە هەمویان جیهان بەرەو کۆتایی دەبن بۆیە پێویستە بەر لە هەر شتێک دەست بە سەرچاوەکانمانەوە بگرین ئەو سەرچاوانە زۆر بەکار نەهێنین بۆ ئەوەی بتوانین تۆزێکی تر تەمەنی ئەو جیهانە کە پەیتا لەناو دەچێ و پەیتا وەکو نەخۆشی کانسێر ئیتر بە ئازارەوە لەگەڵ خۆی کۆتاییمان پێدێنێ با تۆزێکی تر تەمەنی درێژ بکەینەوە گروپێکی دیکەمان هەیە لە جیهاندا ئەڵێن گەڕانەوەی جیهان بەرەو دواوە ئاستەمە ئێمە ناتوانین لەگەڵ ئەمە هیچ بکەین جیهان پەیتا بە شێوەیەکی تەدریجی زۆر لە سەرخۆ بەرەو مردن دەچێ ئێمە ناتوانین هیچ شتێ بکەین با بە ئارەزوی خۆمان بژین و چی لە دەستمان هات لە کۆتایی تەمەنماندا دەیکەین ئەوانە گروپێکی زۆر زاڵمتر لەمانی دیکە با سەرەتا لایەنە سیاسیەکە کە پەیوەندی بە سیاسەتی دەرەوە هەیە هەڵسەنگەین ترامپ هەر وەکو دەگوترێ ئەوە نییە کە مداخلەی دەرەوە ناکە یعنی زۆر کەس باس لەوە دەکەن ترامپ ئیتر مداخلەی دەرەوە ناکە مداخلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکە سیاسەتی دەرەوەی نابێ ئیتر هیچ کارێکی بە ئەوروپا نابێ کارێکی بە رووسیا نابێ کارێکی بە چزان ئیتر ئەم زۆرشتن ئەمە لە ڕاستیدا وها نییە بەڵێ مداخلەی ترامپ هەیە بەڵام مداخلەی ترامپ مداخلەی کلاسیکی ئەمریکا نییە لەمەدا جیاوازی هەیە مداخلەیەکی دەستێوەردانێکی هەڵبژێردراوە واتە ئێمە دەست لە شوێنێک وەردەدەین کە زیانی ئابووری نەبێ بۆمان وەکو عێراق وەکو ئەفغانستان ئەمانە زیانی ئابووری زۆر گەورەیان هەبوو وانە
وزیانی زیانی ڕۆحی گەورەشیان یعنی لە هەر شوێنێکدا 3000 سەرباز کوژراوە ئەمە کەم نییە لە بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا مولی ئەمە ناکە ترامپ ئەمەی ناوێت ئەڵێ ئێمە دەست لە شوێنێک وەردەدەین کە 100% بزانین بەرژەوەندی ئابووریمان لەوێ هەیە واتە پارەی ئەمریکا بە فیڕۆ ناتی بێگومە ئەمەیان دەکەن ئەمە یەک لە بژاردەکانە کە دەیکەن کەواتە لە شوێنێکدا کە بەرژەوەندیان هەبێ بە تەنیا لەوێدا پرسیارەکە ئەوەیە ینی پرسیار دەکەم من ئێستا کەواتە ئەوە واتای ئەوەیە ئێمە لە کوێ بەرژەوەندی ئابووریمان هەبێ لەوێ دەمینینەوە باشە لێرەدا ئەکرێت بگوترێ بڵێن ئەمریکا لە سووریا دەکشێتەوە ئەمریکا لە عراق دەکشێتەوە چونکە بەرژەوەندی ئابووری زۆر گەورە و زروزە بەلاحی لەوێ نییە دوایی دەینە سەر وەڵامی ئەو پرسیارە چونکە بابەتێکی دیکەش هەیە دەبێ لەگەڵ ئەمەدا شەنوکەی بکەین ئینجا تۆی وەڵامی ئەو پرسیارە وەربدەینەوە بە کورتی ئەوانە ئەڵێن ئێمە پۆلیسی جیهان نین بەڵکو لەکوێ بەرژەوەندیمان هەبێ لەوێ دەبین بەڵام لە وڵاتێکی وەکو چین دەبین چونکە چین لە ڕووی ئابووری کێشەیە لە بۆ ئێمە یعنی لە وڵاتێکی وەکو چین مەبەستمانەوە نیە هێرشی سەر چین دەکەن بەڵکو سیاسەتێکی چینیان دەبێ سیاسەتێکی توندی چینیان دەبێ ئەو سیاسەتە لەوانەیە لایەنی سەربازیشەوە لە خۆی بگرێ بەڵام لایەنە سەربازیەکە مەرج نییە 100% بەرەو جەنگ بچێ لە هەمان کاتدا تەماشاکە ئەمانە سیاسەتێکی تایبەتیان هەیە کە لە هەندێک شوێندا پەیوەندی بە قەیرانی کەشوهەوا مەسەن وەکو ئالاسکا چەندین ساڵە ئەمریکا ئالاسکای کڕیەوە نیە ئێستا کە دەیانوێ شوێنێکی سارد و بەفرایی وەکو گرۆندلاند بکەن ئەمانەش هەم پەیوەندیان بە کەشوهەوا هەیە لە ئایندەدا لەوانەیە بەستەڵەکەکانی ئەو شوێنانە بتوێنەوە ئەو شوێنانە بۆ ژیان شوێنی ئارامتر بن شوێنی باشتر بن لەو شوێنانەیەکە گەرم دەبن وە لە هەمان کاتدا ئەو شوێنانە شوێنێکن کە لە بواری ئابووریشەوە یعنی مەبەستمان لە ئابووری لە بواری استراتیژەتی ئابووری و بازاڕەوە گرنگی خۆیان هەیە چونکە ئەمانە مەمەڕە ئاویەکانی جیهان پێک دێن لەوێشدا ئیتر ئەو تیمەی لەگەڵ ترامپ دێتە سەر دەسەڵات لەو شوێنانەشدا وجودی دەبێت حالی دووەم لێرەدا کە زۆر گرنگە شەڕی ترامپە لەگەڵ مؤسسە دامەزراوەی ئەمریکا لەگەڵ دامەزراوە کلاسیکیەکانی ئەمریکا بە عەرەبی پێدەڵێن مؤسسە نظام ئایا ترامپ کە لە سەردەمی پرۆپاگەندەی هەڵبژاردندا ئەیگوت من دەوڵەتی قۆڵی ئەمریکا هەڵدەوەشێنمەوە مەبەستی ئەوەیە مؤسسەی نظام هەڵوەشێنیتەوە مەبەستی ئەوە نییە کە لە ناو دەوڵەتدا دەوڵەتێک دروستوە مەبەستی ئەوەیە لەوێدا لە کاتێکدا ئەو لە کۆنگرس لە سێنات و لە کۆشکی سپی سەرکەوتنی بەدەستهێناوە بتوانێت بە هەموو شێوەیەک دەستگای دادوەری و مێدیای ئەمریکی کۆنتڕۆل بکە ئەم دوو دەستگایانە دەستگای زۆر بەهێزی ئەمریکانە کۆنتڕۆلکردنیشیان لەلای هیچ سەرۆکی تاوەکو ئێستا نەبووە ئایا دۆناڵد ترامپ لەمەدا چەند سەر دەکەوێ و ئەمە ئەگەر هاتو سەرکەوت و یاری سەرکەوتنێکی ڕێژەی هەبوو کاریگەری لەسەر پاشماوەکانی دیموکراسی چۆن دەبێت یعنی وەکو سوێت وەکو فینلەندا وەکو وڵاتانی دیکەی نیمچە دیموکراسی وەکو بەلجیکا کە لە بەلجیکادا سیستەمی دادوەری زۆر بەکاریگەرە مەسەلا بڕیاری خۆی دەدا مەسەن چەند ساڵ لە ئێستا بڕیاری خۆیدا گوتی بەپێی ئارگومنتەکانی یاسا تەکەکە نابێ وەکو تێرۆریست بناسێنرێ بڕیاری خۆیدا ئەو بڕیارە جێبەجێکرا جێبەجێنەکە ئەمە شتێکیە بەڵام بڕیاری خۆیدا بڕیارەکەی خۆی ئەدا ئایا سەرکەوتنی ترامپ بەسەر مؤسسەی نظامدا لە ئەمریکا کاریگەری لەسەر ئەو تۆزە تروسکایی دیموکراسیە چۆن دەبێ ئەمە بابەتێکی گرنگە لە 4 ساڵی ئایندەدا ئەمە دەبین بەڵام ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بابگەڕێنەوە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی سەرمایەی تەکنۆلۆژی نوێی جیهان و یانیش بۆرژوازی تەکنۆلۆژی نوێی جیهان بۆ ئەڵێن تەکنۆلۆژی نوێ لەبەر ئەوەی ئێلۆن ماسک و گروپەکەی ئەمانە ئۆتۆمبیلی کارەبایی بەکاردێن وانە تێزڵە یەک لەو ئۆتۆمبیلە
باشانەی کارەباییە کە ماوەی 10 ساڵە کاری لەسەر دەکەن و هەندێک لە مۆدێلەکانی بەڕاستی مۆدلی زۆر پێشکەوتونە من یەک لەو مۆدلانم بەکارێنەوە بەتاریەکەی زۆر باشە و ئیتر کۆمەڵێک مواصفاتی ناو ئۆتۆمبیلەکان زۆر گرنگن لە شوێنی دیکەدا نییە بۆ نمونە تۆ لە ماڵەوە دانیشتووی هەوا زۆر گەرمە دەتەوێت دوای دەقەی دیکە بچێ دەرەوە بەڵام کە ئۆتۆمبیلەکەت لەبەر خۆرە تاوە گەرمە ئەتوانی لە ماڵەوە لە ڕێگای مۆبایلەکەت ئۆتۆمبیلەکەت فێنەی بکەیت ئینجا کە چیە ژوورەوە ئۆتۆمبیلێکی فێنکت هەیە لەسەر ماشدا بەپێت چاوانە یان لەسەر جادەیە دەتەوێت شوێنەکەی بگۆڕی پێویست ناکاتەوە بچێت دەرەوە ئیتر بە تەلەفۆنەکەت دەیکەی ئەمانە هەمویان تەکنۆلۆژیای نوێن و ئەم تەکنۆلۆژیانە لە ئایندەدا هەموو شوێنەکان دەگرنەوە تەکنۆلۆژیای کارەبایی پاتری یعنی دوورکەوتنەوە لە کاربۆن لە بەرهەمی کاربۆنی هەموو بەرهەمێکی کارەبایی ئیتر لێرەدا دەبینین بێگومان بەڵێ ڕاستە گروپی ئەو گروپەی لەگەڵ ترامدا ئیش دەکات بە تایبەتیش ئەو گروپەی لەسەر کە پێی دەگوترێت بۆرژوازی تەکنۆلۆژی نوێ ئەمانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێکی پڕکێشەدا گرنگی بە وزەی کاربۆن و پەترۆلیش نادەن و گرنگی بە شەڕیش نادەن ئەوانە شەڕیان ناوێت چونکە ئەتۆ شەڕت بووێ ئەتۆ ناتوانێت ئۆتۆمبیلی تێسلا بفرۆشی زۆر گرانە وانە بەڵام لە شوێنێکدا کە ئابووری پێشکەوتوو هەبێ کە سەقامگیری هەبێ لەوێدا خەڵکەکە ئەسێ ئەو تەکنۆلۆژیە نوێیە دەکرێت ئەمە یەک لە کێشەکان بەڵام لەناو ئەو سیستەمەدا لەناو ئەو سیستەمەدا پارادۆکسیشان بەسەر ئەو گروپەی لەگەڵ ترامپیش دەکا بە هەمویان بە هەموو باڵەکانیانەوە لە هەمان کاتدا گروپێکی زایۆنیستیش سوپەر زایۆنیستین ئوڵترا زایۆنیستین و دەبینین لە دوای 7 ئۆکتۆبەر شتەکان گۆڕانیان بەسەردا وات سایشی ئیسرائیل ئەو گروپە هەموو وەکو هەموو زایۆنیەکان ئەڵێن ئەی خەڵکینە ئەکرێ لە ماوەی 24 سەعاتدا وڵاتێک بە ناوی ئیسرائیل نەمێنێ لە بۆ هەندێ لە دەوروبەری ئیسرائیلدا هەرچی مەترسی هەیە دەبێت گەسکی لێ بدەین دەبێت پاکیکەینەوە بۆیە دەبێت ئێوە لەگەڵ ئێمەدا ئەو گروپە ئێستاکە لە هەموو کاتێک زیاتر لە دەوروبەری ترامپ و ترامپیش بە ئاشکرا بەرگریان لێ دەکەن ئەگەر کاتی خۆی بایدن بە شەرمەوە بەرگری لەو گروپە دەکرد ئێستاکە ئەمانە بە ئاشکرا زۆر بە توندی بڕیاری لێدەن لێرەدا دەبینین ئەوەی ئەو پرسیارەی کە لەسەرەوە وروژاندمان ئایا سوپای ئەمریکا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەبەستمان عێراق و سووریایە لەوێدا هیچ بەرژەوەندێکی ئەو تۆی ئابووری نییە دەمێنێتەوە یان نامێنێتەوە بەپێی ئارگومنتەکانی یەکەم بەپێی ئارگومنتەکانی گروپی سەرمایەداری تەکنۆلۆژی نوێ نەخێر نابێت بمێنێتەوە بەڵام بەپێی ئارگومنتەکانی دوای 7 ئۆکتۆبەر بەڵێ دەبێت بمێنێتەوە لە پێناوی ئاسایشی ئیسرائیل بەڵام ئەمە یەک ڕنگ بێ زۆر استراتیژیەکی دوور درێژ نەبێ بەتەنیا چەند ساڵێک بخەینێ هەتاوەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاوسەنگێکی نوێ دروست دەبێت لە بەرژەوەندی ئیسرائیلدا لەو هاوسەنگەدا ئیسرائیل و لایەنگرانی ئیسرائیل حاکم وە لە هەمان کاتدا ئێمە توانین بڵێین ئەمریکا ئەو وڵاتە نییە چیتر کە بتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شەڕەکان ڕاگرێ واتە گوتمان شەڕ لە بەرژەوەندی گروپی تەکنۆلۆژی سەرمایەداری تەکنۆلۆژی نوێدا نییە بەڵام لە هەمان کاتدا ئەمریکاش ئەو هێزە نییە ئیتر بتوانێت شەڕەکان ڕابگرێت تەنانەت ئەو شەڕانەی کە دەستی هەرە زۆری متتەفیقە هەرە گەورەکەی ئەمریکاشی لەناودایە ئەمریکا ناتوانێت ڕای بگرێت لە دوای 7 ئۆکتۆبەردا بینیمان ئەمریکا هەرچی بۆی کراکردی بۆ ئەوەی بەڕێوەبەرایەتی نەتەنیاهو ئیسرائیل ڕازی بکە شەڕەکە زووتر ڕاگرێت بەڵام ڕای نەکرد ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمریکا تاقە دەست پێشخەر نییە تەنانەت متتەفیقەکان و هاوپەیمانەکانیشی وەکو جاران ئامادەنین گوێی لێ بگرن ئەمریکا ئەو هێزش نییە لێرەدا کۆمەڵێک پارادۆکس دەبینێن و ئەو پارادۆکسانە پێمان دەڵێن ئایندەی دۆناڵد ترامپ ئایندەیەکی 100% بە تەواوەتی بینراو نییە ئەمڕۆ
لە کاتێکدا ئێمە قسە دەکەین دووشەممە 20 مانگی جانیوەریە. دوای چەند سەعاتێکی دیکە دۆناڵد ترامپ دەگاتە واشنگتن دیسی و بەشداری لە مەراسیمێک دەکا لە کلێسای ئەسقەفەکانی سانت جۆن و ئەو کلێسایە کە نزیکی کۆشکی سپیا لە واشنگتن دیسی پایتەخت بە کلێسای سەرۆکەکان ناسراوە، چونکە هەموو سەرۆکێکی ئەمریکا لانیکەم دەبێت جارێک سەردانی ئەو کلێسایە بکە لەوەتەی لە ساڵی 1916 وابزانم دروستکرا. لەو مەڕاستیمەدا ئیتر شتێک لەناو سوسیال میدیا و لەناو میدیای کوردیدا بۆتە دەنگۆ هەڵایەکی ناوەتەوە، چۆن پێش 2 ڕۆژ ڕەسمێک هەڵایەکی نایەوە کە لە ژێر ڕسمەکەدا هەموو شتەکان بەتاڵن، ئێستا بەتاڵن، سبەینێ پڕ دەکرێنەوە نازانم، بەڵام ئێستا بەتاڵن، مەبەستم دانیشتنی وایە ڕسمی مەزلوم عەبدی مەسعود بارزانی بوو، بەڵام ڕسمی هەردوو ئێمەکە شتێکی زۆر بەتاڵ بوو. بە کۆکردنەوەی کەسانی وەکو عوسمان بایدەمیر و ئەمانە بە پاڵپشتیکردنی ئەمانە ئیتر هەڵایەکی زۆر گەورەیان لە سوسیال میدیادا دروست کرد بۆ خەریکردنی خەڵک کە هەردوو لایەن پێویستیان پێ هەیە. ئێستاکەش هەمان شت دەبینین، ئەویش ئەوەیە ئەو کوردانە کێن کە بانکێشت کرا وەکو بڵێ ئەمانە ئەچن لەگەڵ ترامپ دادەنیشن و استراتیژیەک لە بۆ دۆناڵد ترامپ دادەنێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستاندا. هاوڕێیان دووسێ زۆر بانکهێشتکردن هەیە لە بۆ سەرۆکایەتی. بانکهێشتنی سەرەکی کە زۆر بەیزار کەچە بەناو دەنگەکان و یانی سەرۆکەکان بانک دەکرێن، ئەما لەلایەن ستافی دۆناڵد ترامپ خودی ستافی دۆناڵد ترامپ بانک دەکرێن، ئەمانە لە ڕێزەکانی پێشەوە دادەنیشن و ئەمانە ئەتوانن لە کۆتاییدا نزیکی ترامپ ببنەوە تۆقەیەکی لەگەڵ بکەن و ڕسمێکیشی لەگەڵ بگرن، پیرۆزبایی لێ بکەن. شێوازی دووەمیان لە لای سێناتەکانە، سێناتەکان بانگیان دەکەن، هەر سێناتێک بۆی هەیە بانگی 2 کەس بکە و ئەمانە لە زۆر لە دوور دادەنیشن بۆیان نییە نزیکی ترامپ ببنەوە قسەی لەگەڵ بکەن، تۆقەی لەگەڵ بکەن و ڕسمی لەگەڵ بگرن، یعنی بەتەنیا ڕسمی خۆیان دەگرن شوورەوە. و لەناو ئەمانەدا ئیلهام ئەحمەد و سینەما ئەو دوانە بەشداریە پێ دەکرێت، وابزانم بە پێی زانیاریەکانی من هەردووکیان لەلایەن سێناتۆرەکان بانکرا. پاشان باس لەوە دەکرێت کە لە بنەماڵەی کەریمخانی برادۆستی غالیب برادۆستی بەشداری دەکا و لاهوریش بەشداری دەکا، لاهور شێخ جەنگی. ئەمانە ئەوەی لاهور پێ دەچێ زانیاریەکان باسەوە دەکەن کە هیسەیەن چییە؟ هیسەیەن لە ڕێگای بیزنس، لە ڕێگای بیزنس ئەتو دەچی بلێدێک دەکری، نازانم 100,000 چەندە بلێدێک دەکری، دەچیە کۆشکی سپی لەوێ نان دەخۆن. هەندێک جار سەرۆک ئەتوانێت بێتە ژوورەوە نان بخوا، هەندێک جاریش نایە. ئەمە پەیوەندی بە ڕاقبەت و کاتی سەرۆکەوە هەیە، یعنی دەکرێتەوە بە 100,000 دۆلار بلێدەکەت کڕێبێ بۆی بچی ژوورەوە، لە ژوورەوەش دەبێت پارەی خواردن و خواردنەوە و شەراب و شامپانیاکەش بە تایبەت بدەیت کەمە زۆر گرانە. لە هەمان کاتدا ئەتۆ ئەکرێت لەو ژوورەدا چاوت بە سەرۆک دۆناڵد ترامپ هەر نەکەوێت، لە دووریشەوە نەیبین. ئەمەش بابەتی سێمینە. ئەوەی ماڵباتی کەریمخان بەڕاستی نازانم لە چێ داوەتی کردووە، یعنی بێگومان وەکو وتم سەرۆک یاوانی ستافی سەرۆک ئەمانە داوەت ناکە، تەنانەت ئیلهام ئەحمەدیش داوەت نەکردووە، مەزلوم عەبدیشی داوەت نەکردووە، بەڵکو ئەمانە سێنات داوەتی کردن. بەڵام ئەوەی بنەماڵەی کەریمخان نازانم، بە پێی زانیاریەکان پێ دەچێت غالیب کەریمخان کە ئەکتەرێکە ئەو بەشداری بکە. بێگومان بنەماڵەی کەریمخان پەیوەندێکی زۆر باشیان هەیە لەگەڵ ئەلیتی سیاسی ئەمریکا، حتا لەگەڵ پنتاگۆن و ئەوانش، یعنی تەماشاکەن ئەمانە لە ساڵی 91 دوای ئەوەی کە ڕژێمی سەدام حوسێن بەرەو ڕوخان دەچوو فەیسڵ برادۆستی ئیتر یەکەمین جار لەگەڵ 20 کەس کاری کرد لە بۆ ئەوەی کە بچێتە ناو ئەلیتی سەربازی ئەمریکا لە عێراقدا، و دوای ئەوە پەیوەندیەکان بەردەوام بوون هەتا ڕۆژی ئەمڕۆمە. و ئێمە بینیمان لە ڕووداوەکەی 2019دا هۆقەباس کاتێک
میتێکی تورکیا ناسنامەی جێگیری کۆنسۆلۆسی هەڵگرتە بوو، بەڵام لە ڕاستیدا ئەو کەسە میت بوو لەلایەن گروپێکی پەکەکە تیرۆر کرا و کوڕەکانی کەریم خان دەست بەسەرکران لەلایەن پارتی و تورکیا هەموو هەوڵێکیدا، بەڵام ئیتر ئەمریکیەکان هەڵسن لە دەستی پارتیان دەرهێنا و گەڕاندیانەوە ئەمریکا. ئەوە ئەگەر کەسێکی ئاسایی بۆە هەرگیز نەیەتوانی لەمە ڕزگاری لە بۆ هەندێک بێگومان ڕۆلی ئەمانە زۆر گرنگە. ئیتر لەو سەر و بەندانەدا بە کورتی دەبینین لە سەردەمێکدا کە دۆناڵد ترامپ دێ بەڕاستی ناتوانین 100% شتەکان وەکو خۆی بخوێنینەوە، یانی شتەکان هەم پارادۆکسی تێدا هەنا هەم بەشێک لە خوێندنەوەکان ئەتوانین ببینین، بەڵام وەکو وتم لایەنی پارادۆکسیان زۆرە و ناتوانێت ڕەچاوی نەکەین. بەو شێوەیە دەبینین لە ئایندەدا بەڕاستی قەڵەقیەکی زۆر هەیە کە ئەو گروپی لەگەڵ دۆناڵد ترامپدایە سیاسەتێکی چۆن لە ناوچەکەدا بەڕێوە دەبن. یعنی ئێمە لە کوردستانی عراقدا جارێ هیچ هیوایەک نبینین بە هیچ شێوێ، یعنی هیواکان نە لە دەرەوە لە ناو خۆدا هیوایەکان زۆر خراپن، مەسەن هیوایەکان زۆر خراپن، هیچ ئاماژەیەک بە چاکبوون نییە، هیچ ئاماژەیەک بۆ ئاشتی نییە. لەلایەک ئەتۆ ڕسم لەگەڵ مەزلوم عەبدی دەچێشی، وێنەیەک دەدەیە خەڵک کەس بە شێوەیەکی ناڕاستە و خۆش بێ منیرە قازی و عوسمان بایدەمیرەکان لە ڕێگەی ئەوانەوە خەڵک هەڵدەپەڕێنی کەیف خۆشیان دەکەی کە گوایە ئاشتێک دەست پێ دەکا، برایەتێک دەست پێ دەکا، بەڵام لە لایەکی دیکە ئامۆزاکەی خۆت ئەوەندە خزمەتی کردووی کە لە شەڕەکانی ناوخۆدا ئەوەندە لێ زیاتی تۆ خەڵکی بۆ کوشتووی و لە کاتێکدا کە پارتی دیموکراتی کوردستان لە گەورەترین قەیراندا بووە لە ڕێگەی ئێرانەوە بەردەوام پارتی ڕزگار کردووە، ئەمڕۆکە ئاوارەی سلێمانیت کردووە و ڕێگە نادەی بێ تەرمی دایکی خۆی ببینی کە 3 ساڵ نەیبینیوە ڕێگەی نادەی تەرمی دایکی خۆی بینی. یعنی لەمەدا تەماشا دەکەین بەڕاستی ناومێدیەک هەیە لە هیچ زۆرە ئاماژەیەک لە بۆ سیاسەتکردن نابینینەوە. بە پێچەوانەوە عراق خۆی کۆ دەکاتەوە، سیاسەتی زۆر بە عاقلانە دەکات، ئەچێ لەگەڵ بریتیش پێترۆلیۆم ئیتیفاق دەکات. ئەوازانی مانایچیا یعنی وەرە بریتیش پێترۆلیۆم بمپارێزە وڵاتێکی وەکو ئیسرائیل بە من بە لاینگری ئێران تۆمەتبار نەکە. من پێویستم بە حەزی شعبیە هەتا وەکو مەترسی داعش، چونکە بە تەنیا هەشتی شعبی توانیتی ئەم من بپارێزی، هیچ کەسی دیکە نەیتوانی ئەم من بپارێزی. ئەوەی عراقی لە دەستی تیرۆ ڕزگار کردو هەشتی شعبیە، ئێمە جارێ نامان هەوێ هەشتی شعبی لەناو ببێ لە هەمان کەدا کێشەمان لەگەڵ ئیسرائیل بۆ پەیدا بووە، ئیسرائیل هەڕەشەمان لێ دەکا، ئەو ڕۆناسبەی ئیتر کێشەیەکمان بۆ ساز دەکا وەرە بمان پارێزە. بەڵام تەماشا دەکەین هەتا وەکو ئێستا سیاسەتمەدارانی کوردی هەر چاویان لەو ئابووریە تاڵانکاریە ناقانونیەیە کە چەندین ساڵە 30 ساڵە بەڕێوەی دەبن شەڕی لەسەر دەکەن، نەوەی نەوەکانیان تێر دەکەن و وایان کردووە هەر کەسێک ئیتر تەلەڤیزیۆنێکی هەبێ، هەر کەسێک سوپایەکی هەبێ، هەر کەسێک ئیتر چەندین کۆمپانیای هەبێ، بەڵام لە ناوەڕۆکدا شتێکی دیکە نەبێ. بێگومان هیچ هیوایەک لە بۆ کوردستانی عراقدا نەماوە و هیچ هیوایەک بە سیاسەتمەدارانی کوردستانی عراق ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدارانیشیان نییە و نەماوە. ئەوەی هەیە لە ڕۆژئاوا و لە باکوور چی دەبێ؟ ئەوەی باکوور جارێ هیچ دیار نییە، جارێ هیچ دیار نییە و ئەکرێ لە 24 سەعاتدا کۆتایی پێ بهێنرێ. ئەوان باسی ئاشتی دەکەن، بەڵام ئاشتی بە مەفهوم و بە تێگەیشتنی اتحاد و تەرەقی، بە تێگەیشتنی فتوحاتی نیۆ عوسمانیەکان، ئاشتی بریتیە لە بەزاندنی لایەنی بەرامبەر و ناچارکردنی بە کۆمەڵێک هاوکێشە و کۆمەڵێک پەیمان. تێگەیشتن ناچارکردنی ئەوە بۆیە ئەڵێ تێرۆر باشی یعنی سەرۆکی تیرۆریستان بابێ لێدوان بدا، ڕێکخراوەکەی تەڵسفیە بکە و چەکەکان دابنێن. ئەوە معنای ئەوەیە لەمە زیاتر تەحەمولی شتێکیکە ناکە. لەو گروپەدا
لە تێگەشتنی ئەو گروپەدا شتێک نییە بە ناوی ئاشتی ئەمە کێشەکەیە لێرەدا مرۆڤ ئەتوانێت گەمەیەک بکە ڕووداوەکە پێچەوانە بکاتەوە ویانیش پێویستە بەتەنیاوای نەکرد لەگەڵ ترکی شتێک ناکرێ و بەردەوام بە بەردەوام دەبی لەسەر چیت بۆ دەکرێت چیت بۆ کراوە چەند ساڵە هیچ نەکرێت ڕێگای یەکەمینیان باشترین ڕێگایە کە مرۆڤ بتوانێت ئەمە تاقی بکاتەوە بەڵام تاقیکردنەوە چۆنە بەتەنیا من بچم لەگەڵ ئیمرالی کۆ بمەوە لە دوانێکی چاپەمەنی بدەم نەخێت بێگومە لە ناو تورکیادا کۆمەڵێک ئاکتۆری دیکەن ئەو ئاکتۆرانەش وەکو ئەوانی کوردستانی عراق مەبەستم ئۆپۆزیسیۆنی تورکیایە بە کورد و بە تورکیشەوە هەتا ئێستا نازانە سیاست بکەن ناتوانن سیاست بکەن چۆن بەداخەوە ئەلیتی یەکێتی نیشتیمانی کوردستان نازانی سیاست بکەن ئەگەر ئەلیتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی زانی بووە خۆ لە سووریا و لە ڕۆژ ئاوا ئەوەی لە دەستی یەکێتی هەیە ئەو کاریگەری یەکێتیەتی پارتینیەتی بەڕاستی پارتینیەتی بەتەکیدەوە دەڵێ مامزران لە سووریا ماوە پەیوەندیی زۆر باشی هەیە لەگەڵ هەموو لایەنەکان هێزەکانی سووریای دیموکراتی و خۆسەری دیموکراتیک و جەماوەرەکەیان زیاتر متمانەیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەڕی دژ بە تیرۆر لەو بەریشەوە زۆر بەهێز بووە هەمومان دەزانین بافێڵ تاڵەبانی بەخۆی هەڵسا ڕیسکی گرتەبەر بەجلی سەربازی چوە ئەوێ و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا کە پۆستی زۆر گرنگی لە بەغدا هەیە وەکو سەر و کۆمار یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەری لە سەرپەکێکەش هەیە خۆی ئەگەر یەکێتی ویستە بای توانی بای زۆر لە پارتی دیموکراتی کوردستان ئەیتوانی سیاست بکە بەڵام چۆن یەکێتی نەیتوانی بکە ئۆپۆزیسیۆنی تورکیاش تاوەکو ئێشتا لەم ئیمتیحانەدا سەرکەوتو نەبووە لە بۆ هەندێک جارێ بە هیچ شێوەیەک دیار نییە کە بەڕاستی ئەتێن شتێکی وا بکرێن یان نا بەڵام ئەگەر بیان هەوێ بیکەن ئەگەر دەم پارتی و جاهەپە بەڕاستی هەندێک مێشکی خۆیان بێژینن ئەتوانن بێگومان ئەوە پێچەوانە بکەنەوە ئەویش جولاندنی شەقامی تورکیایە کە ڕۆژانە ئیتر کەسێک ئێستا کە قایومەکان لە ناوچەی جاهەپە دەستی پێکردووە بەڵام هیچ مۆزۆلێکی نییە جگە لە لێدوانێک ڕسم گرتنێکی دیکە نییە ئەمەش دیار نییە لە کوردستانی سووریاشدا ئێستاکە ئەوەی ئێستاکە دەبینین تورکیا بە شێوازی سەربازی ڕێگەی پێناتری لە لێدوانەکەی هەری دوایی وەزیری ئێستای دەرەوەی ئەمریکا ڕۆبیۆ ئەوەمان بینی کە باشکرا ئەڵێ ڕێگەت پێنادەم هێڕشی سەربازی بکەیت کەواتە ڕێگەی پێنادا چ دەکات پیلانی بی دەکات پیلانی بی چییە گوشارهێنانە بۆ خۆسەری دیموکراتیک بۆ ئەوەی لەگەڵ ئەنە کەسە ڕێک بکەێت بەڵام لەناو ئەنە کەسەدا گروپێک هەن کرمن یعنی بە پێی ئەو زانیاریێنێ من هەمە بە پێی ئەو بڕوایە کە هەشمە خۆسەری دیموکراتیک بەڵکەکەیان ئامادەنی لەگەڵ ئەلیتی سەرەوەی ئەنە کەسە ڕێک ناحەقیشیان نییە یعنی ئەوان ئەڵێن ئێمە 14 ساڵ خوێن ڕێژین ماڵمان تاڵان دەکرێت ماڵەکانمان ڕۆژێک لەسەر ئەو تراکتۆرە ڕۆژێککە لەسەر ئەو تراکتۆرە برسی دەبین ئەوانش لەسەر حیسابی ئێمە لە هوتێلەکانی ئەنتالیا و هۆلێردا نانمان پێدەخۆن نانمان پێدا دەکەن چۆن ڕێگە بەوەنە وەک تەنانەت کاتێک پەیامێکمان دەستێکمان درێژ کردبێ بۆ ئاشتی سەرەتا چوونە لەگەڵ هاکان فیدان و میت قسەیان کردووە اینجا پرسیان بە مەسئول بارزانی کردووە لەگەڵ ئەوانە کار ناکەین بەڵام پێدەچێ گروپێکی دیکە وا دیارە گروپی ئەنە کەس هەمووی لە سەخەتی بارزانیا بەڵام گروپێکیان هەیە لەو ڕاستی تێگەیشتن نەوەک دەوڵەتی تورکیا هیچیان بۆ ناکە بەتەنیا بەکاریان دێنی شوێنێکیان بۆ دروست ناکە تەنانەت حکوومەتی دیمەشقی تەنانەت بارزانیش هیچیان بۆ دروست ناکە ناتوانێت زۆر شتیان بۆ دروستکە بارزانی ئەوانی نرد سەرەتا ناردە لای حکوومەتی ئەلشەڕع بەڵام بەدەست بەتاڵی گەڕان و ئێستا کە ئەمانە دەیان هەوێ لە ڕێگای هێزەکانی سووریای دیموکراتیک جێگایەک بۆ خۆیان دروستکە لە هەمان کاتدا پارتی دیموکراتی کوردستانیش پێویستی بەو وێنەیە هەیە کە لە عراق دەبینین لە ئەنجامی سیاسەتی هەڵەدا بەرەو تێکشکان دەچێت یعنی چی دەکەی لە بەرامبەر برۆت بریتیش پەترۆلیۆم وەڵا لە پرۆسەی سیاسی دەکشینەوە
بدم كشي لو دي بونا كشي بونا كشي موسكت لي بدي قسيتي كيتو هيت كارتيك تانا بردستانا ماوا هيت زقلوي رسمك لقال مظلوم عبدي بقرنو وكو يشتينا توي يجي وكو يشتينا توي بيفلوش نخلق كي يشتينا توي اصله اساسي يشتينا توي لو كاتدا هي كجروب كان دكونا قيران قيراني قتال قيراني سياسة قيراني دنگ ويانش قيراني ديكا همو کاتێک یەکێتی نەتەوەی هەبوو بێ ئێوە پێویستان بەیەکتری هەبوو ئەو کاتتان کردووە دوای ئەوە دەستان بە شەڕقۆچ کردوتەوە ئەمە ئەسڵ ئەساسی نییە ناژبێ لە هیچ شوێنێکدا و هەر کەسێک هەڵگری ئەو گوتارە بێ هەڵگری دواکەوتویە لە سیاست هیچ تێنەگەشتووە دەبێ ئەو گروپ بەر لە هەموو شتێک هەموو کەسێک پەکێتە و لایەنگرانی تەرچی بکەن بەڵام ناتوان تەرچی بکەن چونکە هیچی دیکەیان نییە ئەمە لێرەدا چەقی کێشەکانە لە بۆ هەندێک لەو قۆناغەدا کاتێک دەبینین کە هیچ ڕێگەیەک نییە لە دەوڵەتی تورکیاش ئەوەی پێ باشە بەڵێ با زۆرێک ئیداریەک ستاتویەک لە بۆ کوردەکان هەبێت کە جارین نازانی ناوی چیە ناوی لێنانێن ناوێرن ناوی لێ بنێن بەکەم یا زۆر فدرالی کۆنفدراسیۆن و یانیش ئیدارەیەکی مەحەلی شارەوانی نازان چ ناوی لێ بنێن چونکە نازان بەرەوچێ دەچێت لەوێدا ئەو ئیدارەیە وا پێ دەچێت تورکیاش گلۆپی سەوزی بۆ هەڵکرد بێ بەڵام تورکەکان دوو سیاستیان هەیە یەک ئەو سیاستی پێشتر باسم کرد سیاستی فتوحاتی لە لای ئەوان ئاشتی معنای ئەوە نییە کە من لەگەڵ تۆ دانیشم بە شێوەیەکی یەکسان نەخێر سەرەتا سەرت پام دەکەمەوە لە شەڕدا دەتبەزێنم بێچارەت دەکەم چەکەکەت لە دەست دەردێنم ئینجا مرت دەگرم و لەسەر مێزێک مێ ئیمزایەکت پێ دەکەم دوو ئەوەیە کە کوردستانی شتێکی کوردی لە سووریا کە دروست دەبێت جا ناوی کوردییان نا ئەمیان شتێکی دیکەیە چونکە ئەگە ناوی کوردی لێ بنێنەوە خۆیان بە هەرێمە کوردیەکانە بستنەوە یعنی خۆیان بچوک دەکەنەوە ئێستا نزیکە لە سەدەی چلی جوگرافیای سووریا تەدەستدایە ئێستا کە لە سەدەی هەفتا و هەشتا سەرچاوەکانی ئاو و پەمۆ و گەرم و جۆ و کارەبا و نەوت و غاز لە بەدەستدایە ئەتۆ کاتێک سیاسەتێکی کوردیت کرد لە سەدی چلەوە دەیبێ سەدی دوو سێ زیاتر نا بەڵام بابینەوە سەر بابەتەکە سیاسەتی دووەمی تورکیا ئەوەیە مادەم پێگەیەک لە بۆ کوردەکان دەبێت سووریا هەروەکوتم زاری ناوەکەی دیار نییە بە ئەو پێگەیە هەوڵ بدەین بە باشووری بکەین بە باشووری معنای چییە گەندەڵی بکەین ئەمە دەکرێ یان ناکرێ زۆر کەس دەکرێت نابێ ناتوانن ئەمانە بکەن ناتوانن نەخێر هەتا وەکو ئێستا نازانی کە دەکرێ یان ناکرێت چونکە لە گوتاری ئەو لایەنەشدا ئێمە هیچ جیاوازیەکی ئەو تۆقۆڵ نابینین لەگەڵ گوتاری ئەو بەری باشوور بەڵکو جیاوازیەکی تەکتیکی و سیاسەتی و ڕۆژانەی بەسیط هەیە دەنجی خۆتان نەدەرم مەسرور بارزانی دەنجی خۆتان بدەنە باقی تاڵەبانی لەمەدا هەیە بەڵام لە مەسەلەی فکریدا لە مەسەلەی کولتوریدا ئەمن هەتاوەکو ئێستا تێکۆشانێکی دیموکراسیانە و فکریانە کولتوریانە ئەمن لە نێوان ئەمانەدا نابین و کاتێک ئەتو ئەمە نەبی ئەمەنەکەی لە باشووربوون ڕزگارت نابێت لەوەدا دڵنیام ئەمن لەمە زیاتر نامان لێ بابەتەکەمان درێژ بکەین هیوادارم توانی بێتم سوودێکم گەیان دەبێت ئیتر لە ڕۆژانی پێشوودا سەرەتای ئەنجامەکانی سیاسەتی کابینەی نوێی ئەمریکا و کاردانەوەکانی هەم لە ئۆکرانیا هەم لە سووریا هەم لە عێراق و هەم لە شوێنەکانی دیکەشەوە دەبینین هەتا ئەم کاتێکی خۆشتان بۆ خوازم سوپاس کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون بەردەوام بن لە لایکردن لە کۆمنت لە پشتگیری و لە هەمووشی گرنگتر ئەوانەی کە ئابوونە سوبسکرایبیان نەکردووە تکایە سوبسکرایبی کەناڵەکە بکەن و هەوڵ بدەن ئەو کەناڵە ئەو ڤیدیۆیانە بڵاو بکەنەوە لە بۆ دۆستانتان بنێرن هەر بچین